خوای گەورە بیاوتە سڵاوتان لەبێ خۆشەویستانم خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا پێتان شاد دەبینەوە. هەفتەی ڕابردوو یاری کلاسیکۆ لە جامی سوپەر ئیسپانی لە وڵاتی سعودیا بەڕێوە چوو. لە دوایەوە ئەو شکستە قورسەی دووچاری ڕیال مەدرید هات. دەنگۆکان لەبارەی داهاتووی ئەنچلۆتی کەوتنە بەرباس و خواست لە بەرامبەردا بەرشەلۆنەیەکمان بینی کە زۆر لە چاودێرانی وەرشی وە شرۆڤەکاران پێیان وایە گەر بەم ڕێتمە ئەم بەرشەلۆنەیە بەردەوام بێ دەتوانێت لەگەڵ فلیک بکاتەوە بە سەردەمی زێڕینی خۆی. بەرنامەی ئەم جارەمان دابەش دەکەین بۆ دوو تەوەر. تەوەر یەکەمیان ئایا داهاتووی ئەنچلۆتی لەگەڵ ڕیال مەدرید بەکوێ دەگات، بە تایبەت ڕەنگە کلاسیکۆی دیکەمان بێتە پێش هەم لە جامی شای ئیسپانیا کە هەشتی ماوەتەوە و بڕیارە دووشەمە تیرۆپشتێک بۆ شتیپا ئەنجام بدرێت کە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی کلاسیکۆی کەمان دێتە پێش. ئەمە جیالەوەی کە لە خولی ئیسپانیش بەرکەوتنێکی دیکەی ئەم دویانەیە دەبیندرێت کە بێگومان کلاسیکۆ میشە تایبەتمەندی خۆی هەبووە بەوەی کە زۆر جار بڕیاری دوورخستنەوەی ڕاهێنەر لە هەر کام لەو دویانێ دراوە بەهۆی شکستێنانیان لە کلاسیکۆکاندا. قسە و باسەکانمان چڕەکەمەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستاکارمان سابیر بەکاری تۆ پێ مامۆستایەمە خێر بێت. زۆر سپاسانەکەم لەگەڵ گۆران محەممەد هاوکار و پێشکەشکاری دیاری کەناڵی ئاسمانی حاجی گۆران حەجیشی کردووە. هیچ بۆیە نانگۆڕ لای خۆ برادران زۆر باسی ئەویان کرد پێشنگ من کە ڕۆشتم بەڕاستی سپاس بۆ تۆ سپاس بۆ مامۆستاکاران نیەتەکەم بینی کلاسیکۆ بوو بەڵام کە زانیم جددە زۆر لە مەکەوە نزیکەوتم ماڵێ هەم زیارەت و هەم دووجارە دابچم بەڕاستی پرسیاری مەلاشکەیە دەچێت و ئەوەش ناکەوەی کە تۆ کردوتە ئیشاڵە قبوڵە بێت. ڕێکلامیشم بۆ نەکرد ڕستمشتیشم دانەبەزان قبوڵ بۆ ئیشاڵە. کلاسیکۆیەکی چۆنت بینی؟ دەتوانین بڵێن سعودیا وڵاتێکی منەظەمە، تۆ لە پێشوشە لە مۆندیالە قەتەرت بینی هەمان ڕیتم لە ڕێخستنی یاریگا و با بڵێن پێشوازیکردن لەم بۆنە گەورانە لە سعودیا بیندرا و ئەوەی کە ئامانجێت هەم وڵاتە لەوەی کە تۆپی پێ بکە بە ئەوەنیاڵە چۆنەڵی بۆ قیبلە هەموو ڕوو دەکەن ئاوێ بۆ تۆپی پێشوای لێ کردووە جامی سوپەر ئیتاڵی دێنێ ئیسپانی دێنێت و مۆندیالی بردۆتەوە. ئەم وڵاتە شایستەیە ئەوەی ئەم ڕێو ڕسمانی تیا بەڕێوە بچێ و ئیشی بۆ کردووە ئەوەی کە تۆ بینیت. بێگومان کاک پێشنگ ئەوەی کە من لە قەتەر بینیم پاشان لە سعودیەش هیچی کەمتر نییە لە یاریگاکانی ئەوروپا و ئیسپانیا و ئینگڵتەرا، یعنی هەم لە ڕووی ئەمنیەتی نێویاریگاوە هەم لە ڕووی ڕێخستنی معنی هەر ئەبینین پێش یاریەکە بە دووسێ کاژمێر پێش یاریەکە تەواوی بەردەم یاریگاکە ژمارە کورسەکە و نەگیرابوو ئەوە زۆر مهمە. پێشنگ ئێمە چوین بۆ یاریەکەی عراق و ئەردن لە بەسڕە مامۆستا کاروان چوم تقریبا سەعاتێ پێش یاریەکە چوومە نێو یاریگاوە سێگەم شوێنەکەم گیراوە. ئێوتم بۆ گیراوەتی وەڵامی شوێنەکەم گیراوە، یعنی هەر لە پۆلیسەکەم پرسیدم کاکە ئەمە بۆ بە عەرەبیشتا قوشەکەی خۆم وتم بۆ ئەمە بۆ ئوتی وڵاسی تەرەمان نییە بەسەریانە. بەڵام کاک پێشنگ خەڵک هەبوو لە تایمی دووەمە ئاگەیشتە یاریەکەی کلاسیکۆ جێگەی نێگیراوە بەتاڵ بوو. یعنی لە ڕووی ئەمنیەتەوە ئەمنیەتێکی زۆر باش بێگومان من پێم وایە چۆن مۆندیالێکی گەورە و گران لە قەتەر بەڕێوە چوو پێم وایە بە هەمان شێوە مۆندیالێکی گەورە و گران لە سعودیا بەڕێوەچە چونکە هەم لە ڕووی یاریگاکە ئەو یاریگای نزیکی 65,000 هەندەرێگرت یاریگا پڕ ببوو، ئەمنیەت زۆر باش بوو لە هەر شوێنێکە کارمەندێدانراوە بۆ ڕێنماییکردنی ئەو کەسانی دێنێ یاریگا و گەیت و سێت کورسی شوێنەکانی خۆیان نازانی. بۆیە بەڕاستی لە ڕووی ئەمنیەت و لە ڕووی ڕێخستنی پێشیاری کلاسیکۆ بێگومان زۆر باش بوو، هیچ کەم و کوڕێکی نەبوو. کلاسیکۆکی خۆش بوو بۆ تۆ؟ وڵی من خۆ دەزانی من ئاندەری یانەی ئارسناڵم بەلام و ئاساییە، بەڵام بەلام و ئاسایی نییە ساڵیش دۆڕا ئەرەوە شۆ پێش و بەڵێ بەرامبەر ینی ماستەر نایتر لە جەمی کارەباو ئاسایی نییە. تۆ ئاساییە بدۆڕی بەس ئاسایی نییە لە تایمێکا 4 گۆڵ لەسەر بۆ ئەوانەی کە تۆ بینیت. بانی کاک پێشنگ ئێمە پێمان وابوو طبعاً پێش یاریەکە کاتژمێر 12 ئەو ڕۆژە فلۆرنتینۆ پێرێز کۆنگرێکیە بوو لەگەڵ ئۆڵتراسەکانی ڕیال مەدرید لە تەواوی وڵاتە عەرەبیەکانەوە. منیش وەکو ڕۆژنامەنووسێک بەشێک لە ئۆڵتراسەکانی عراقی بانگیان کردم، داوەتیان کردم بۆ ئەو هاندرانی کوردستانیش لێ بوون، بەڵێ بانگیان کردم
نیوەڕۆ داواتی پێرێزی بووین تو مەخوا بیزانێت دۆڕە داواتی ناکردین زۆر گەشتبین بوو بۆی کە بیبنەوە بەڵام دوجار بە ئەنجامێکی گەورە دۆڕان قورسە تۆ مامۆستا کاروان دوو یاری لەسەرێک نۆگۆڵ بەرامبەر بە شتۆ ڕکابەرە سەرەکەت لێت تۆمار بکرێت ئاساییە بدۆڕی بە 2-1 ئاساییە 3-2 بدۆڕی بەڵام ئاسایی نیە 5 گۆڵ لەسەر تۆماکرێت بە تایبەتی 4 گۆڵ لە تایم یەکەمە بۆیە ڕیال مەدرید منەڵم بە کۆمەڵێک مناڵی ڕەوزە دۆڕا یعنی بینیمان لە دوێنێ یاریەکەی سێڵتافی گویا یاریزانە لاوەکان ئەنجامەکانیان بۆ ڕیال مەدرید حاسم کرد یعنی ئێستا دەبێ ڕەنگە مامۆستاکەڕان قسێکی جیاوازی هەبێت لەسەر لە سارەکەی پێیوتم بەڵام من پێم وایە ئەنچلۆتی دەبێ زیاتر گرنگی بدا بە یاریزانە لاوەکان پێشەنگ حەزەکەم دوای ڕێی خۆشتم پێ بڵێ یعنی ئیندریک شایستی ئەوەیە لانی کەم لە یاریەکانی ئیسپانیا خولی ئیسپانی لە یاریەکانی چامپیۆنز لیگ لانی کەم 10-15 خولەک پشتی پێوە بەستی تۆ لەو خولەکانە ئیدی ڤینیسیۆس ئیدی ڕۆدریگۆ ڕەنگە لێو بێتەوە یعنی 75 خولەک یاریکردن بەرامبەر سێڵتا فیگۆی بەرامبەر ڤالەنسیایەک بۆیە هەلدان بە ئەسینسیۆ سەیری کە ئەوە باسی ئەوشمان کرد نمرەی 8.5 وەرگرت بووە بزانم چاومینی لە یاریەکەی دوێنێشەوە کە لە شوێنی خۆی لە مەرکەزی ئەساسی و ڕیسی خۆی یاریکرد کە لە کلاسیکۆ زۆر ڕخنەی لێژیرا کە لە دڵی بەرگری هیچ مواسفاتێکی دڵی بەرگریتیان نیە ئەم یاریزانە ئەسینسیۆیشی گەورە و گرانت هەیە کە واکەوتە چینە سەر قسانە ماوسا کاروان بەر لەوەی بچینە سەر باسکردنی ڕیال مەدرید بە جیاو دواتریش بەرشەلۆنە پێم خۆشە ڕوویای تۆ لەبارەی ئەم ئەتوانین بڵێن جۆرێ لە شەڕشەوەرشەی کە سعودی ئەنجامیەدات هەدەفەکەی پێکاوە طبعا بە تاکید پێکایەتی جارێ هەر لە هێنانی ئەستێرەکانی دنیا بۆ ناو سعودیە لە کریستیان ڕۆناڵدۆتەوە لە سادیۆ مانیەوە لە نەیمار بنزیما بەڵێ نەیمار بنزیما کورە نیکۆلۆ کانتینە چی ئەم ئەستێرانەیە ئەمە بێگومان ینی وڵاتی سعودی ئێوە بکرێتە بە ڕووی ژیانە ڕاستە ئەو داهاتی کە دەستێکەوێت و داهاتێکی بەردەوامە بەڵام ناگاتەوە ئەو مەسرفی کە ئەیکات لێرەوە پێمانەڵێ کە من وکو ئەوی بنسلمانە چیە ئەڵێ سەرۆکی با بڵێن سعودیە مەلێکی سعودیە نزیکی 8 ملیار دۆلار بۆ بواری وەرزش و تۆپی پێی تەرخان کردووە بڕۆ سەیری بانقەکانیانکە بانقەکان بە مەلایین دۆلارات قەرزێن بە ئەندەکان بڕۆ یاریزان بێنە بڕۆ بکرێرەوە بە ڕووی جیهانە تەنیانەت نەک لە ڕووی وەرزشیەوە باوەڕم پێ بکە لە ڕووی مسەسەلاتی و لە ڕووی تەمسیلی و هوەری و ئەم شتانەش ماوەسەکارانی سێک ئێستا کە نەسەریان ئیتحاد یاریزانە یەکرێت ئێستا سندوقی وەبەرهێنانی وەرزشی سعودی هەیە لە ڕێی ئەوە توانێت وگرێ باستان ئەنجام ئێستا بۆ لە سندوقی وەبەرهێنانە وگرێ بەسی پێشکەش کردو بۆیانەیە کەواتە ئەم سندوقێکی تایبەتەوە بە گواستنەوە یاریزانی بیانی ئەمە لەواچێ کەسێک بڵێ بەسەر بریتی یاری نەسەر زۆرە بێ ڕاستە زۆرە بێ بەڵام لە چاو ئەو پارەی کە ئەدرێ بە کریستیان ڕۆناڵدۆ ئاگار لێتۆ کریستیان ڕۆناڵدۆ بۆ ماوەی یەک وەرزەگر بمێنێتەوە 183 ملیۆن یۆرۆ بەڵێ بێگومان کە مەبلەغاوە ئەوروپا نایاتی هەر ئەوروپا ئێستا کریستیان بۆ ئەوروپا یاریکا مەبلەغی نایەتی بۆ میسی نایەتی دەیوەڵێ میسی ئەگەر بێ ملیار و کوشتێکی ملیار و شتێک جۆنیۆر داوای کراوە لە پێم وابێ لە هیلالە داوا کراوە ملیارتی ئەپەڕێ کەواتە کرانەوە هەیە تیجارەت هەیە شت هەیە پێویستیان بە کاسی عالەمێکە لەوێ بکرێیانێ بەڕووی دنیای بکرێنەوەنێ و ناشتوانی بڵێمان حنا حەقیە ئەگەر لە ڕێەوە من بڕوام وایە لە ڕێەوە خزمەت بە هەڵبژاردە وڵاتە نەگەێنێ ڕەنگە سەیریکە باوەڕم پێ بکە وڵاتانی عەرەبی با ئەمە بیکەرە یعنی بیکە بە قاعیدەیەکە بێداینی وڵاتانی عەرەبی قەت ڕۆژە لە ڕۆژان بە تەما نەبی کە پێشی وڵاتە گەورەکانی دنیا بکرێتوانە و پێشەکەی چێکان ئۆگریمان چۆنە قۆناغی شانزە سعودیە پارەی بۆ وەرزش سەرف نەکردو لە مۆندیالی چەند بوو چوە قۆناغی شانزە ئەوەی سعید عوێران و گۆڵە مەڕۆدۆنایەکەی کرد یعنی سعودی هەر تیپێکی باش بوو لە مۆندیالە بەشدارێکی زۆر کاراشیە لە مۆندیالە بەس تۆ چی بکرێتەوە بە هێنانی کریستیان ڕۆناڵدۆ ڕاستە تۆزە دەورەکان پێشکەوتووە بەڵام منتەخەبی سعودیەرە و منتەخەبێکە بە بەحرێن بوو دۆڕ منتەخەبێکە یونس مەحموود تێکەنی ئەوە کۆمەڵێک هەدەف و ئامانجی چەند وەرزیکە چەند ساڵێکە تێپەڕێ بەڕاستی ئێمە ناکرێ و فیفاش و ئینفانتینۆ و سەرۆکی فیفا ناتوانێت عنی بۆ من کوڵی لە سەرکەوتوی مۆندیالی قەتەر بکە خۆ قەتەر وڵاتێکی هەژارە لە ڕووی هەڵبژاردەوە لە مۆندیالە بەڵام ئەمە جیاوازە تۆ ئەبینین وڵاتێکی قەتەر مۆندیالێکی گەورە و گران بەڕێوە با زۆر بە سەرکەوتوی
کە بەلانی زۆربەی ڕۆژنامەنووسان و ئەوانەی کە ئەندامیشی تۆپی جەن ئەوانەیە یەک لە سەرکەوترین مۆندیالەکان پێشبینەکەم سعودی هێشتا بەو شێوێ سەی ئەو مۆندیالەکە کە لە دووسێ وڵات بەڕێواچێ یعنی هاندەران سەریان لێ شێوێ سەرەتا مشکلیان لە کاتا بوو مشکلیان لە کاتا مانگی حوت و مانگی 11 خۆشترین کاتە ینی بۆ بەڵام تۆ ئێستا بۆ 2026 لە سێ وڵات کەنەدا و مەکسیک و ئەمریکا ینی هاندەران ناتوان بگەن بە هەموو یاریگاکان بۆیە ئەمە بۆ هۆکاری سەرکەوتوی ئەگە بۆ نە لە یەک وڵاتە ئەنجام بدێت کە قەتەر ئەوەی کرد و سعودی لە 2004 ئەوەکە ئاسانترە بەڵێ دەست خۆش وەڵام مەلەف ئەو مەبەستی مەلەفی ینی ئەم هەموو زەجە و ئەم هەموو پارە و ئەم هەموو کرانەوە بەڕووی دنیاە مەسەلەکە چی بوو کە یەکەم سعودی بێ بە وڵاتێکی گەشتیاری بێژگەلە ینی ئەوەی کە ئێمە بینینە سەمەکە و مەدینە تەواو ینی بۆ مسلمانان قیبلەی مسلمانانە و خەڵکێکی زۆرە ڕوا پارە سەرفەکان لەوەیە ینی شوێنێکی تایبەتی مسلمانانە بەڵام ئەو ئەوێ لە ڕووی تەرفیهەکەشەوە لە ڕووی گەشتیارێکەشەوە خەڵک بۆ وڵاتێکی ڕاکێشە ئەمەش بۆ مۆندیالی 2030 بوو و پێم وایە بەرینەکە و مۆندیالی 2034 هین کرد کە میوانداری کرد. مەبەستم وەڵام بابەتە لە پێشوا قسەمان لەسەر نەکردبوو دەستان خۆش بێت دەخولەکێکمان پێدا دەچینە سەر بابەتی سەرەکی مامۆستا تۆ لە ڕیال مەدریدەوە نزیک ئەم ڕیاڵی نەچوو ئەم ڕیاڵی لە پێرێزۆ نزیکە ئەم ڕیاڵی ئێستا بە سەرکردایەتی ئەنچلۆتی و با بڵێن ئەنچلۆتی لەگەڵ ئەم ڕیاڵەیە بەکوێگات ئەتوانین بڵێن کەوتۆتە نیایەتی مەتاف کۆتایی ڕێگەکێ بۆ سەریکە ئێمە ئەبێ بەراوردێ بکەین ئەگەر باس لە تێک ڕای ئاستی ڕیاڵەکەی لە مۆرزە یاخود باس لە دوو یاری کلاسیکۆکەی ئەگەر باس لە کلاسیکۆ بۆ ڕیال و بەرشەت تەواو تایبەت زۆر بۆ سەرۆکەکان تایبەتە بۆ هەندەرەکانیشیان ئەگەر باس لە دوو کلاسیکۆی فلیکەکەی لەگەڵ کارلۆ ئەنچلۆتیە بەڵێ ڕیال مەدرید لە قەیرانەیە بەڵێ ڕیال مەدرید شکستیەنەوە بەڵێ ڕیال مەدرید بە ئاست و بە ئەنجام ئەگەر ئەم دوانە ببێ بەسێ بەڵام ئەگەر تێک ڕاباسی ئاستەکەی ڕیال مەدرید هێشتا ئاستی بەو شێوازەدا نەرماوە ئەمەلی باشترە ناڵێن باشترە بەڵام ئەمەلی ماوە بۆ سەرکەوتن بۆ قۆناغی شانزەی خولیانە پاڵان سەریشەکە و لێسەش پێنج خاڵ لە پێش بەرشەلۆنەوەی ڕخنێکی زۆر من ئەمە قسە بکەم با پێنج خاڵ لە پێش بەرشەلۆنەوەی ئەو یەک خاڵ لە جیاوازیە خاڵە هەیە لەگەڵ ئەتڵاتیکۆیە پێم وابێ پێشەنگیە ئەکرێتە سەرەوەی کە یاریزانەکان ئەو ئاستەی تر لە دەستێن ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بەرشەلۆنا مۆرزە پێنج یاری دۆڕانوە بەس لە خولا پێنج یاری دۆڕانوە ئێمە ئەڵێن بەرشەلۆنە گەورەیە بەرامبەر بە ڕیال مەدرید گەورە یاریەکە ینی کەسایەتی خۆی کاریزمابوونی خۆی بیشانناوە بەڵام لەم لاشەوە لە خولا کاکە تۆ دوو یاری لەسەرێک لە ماوەیە باوەڕەکەی لە پێم وابێ لە مانگی یانزەوە لە سی یانزەوە یا دەی یانزەوەیە هەتاوەکو ئەم دوایانە تقریبا مانگی ئەم مانگی هینە با بڵێن خولی پێم وابێ مانگی 29 یا 30 باشە تۆ ماقولە لە کۆی حوت یاری یەک یاری بریتەوە یەک یاری یەکسانبی پێنج یاری بدۆڕێنی کاکە زۆرە بۆ بەرشەلۆنە کێ ماڵین بەرشەلۆنە بوو بە دوایەکە بەڵێ بەرشەلۆنە ئەوە ئاستتی ینی بەڵام ئەگەر بکوتم باز لە کلاسیکۆکەی بەڵێ باز لە کلاسیکۆ بکەین باز لە کێشەکانی کارلۆ ئەنچلۆتی بکەین باز لەوە بکەین کە ریال مەدرید بۆ هاندەرانی ریال مەدرید بۆ پڕن لە کارلۆ ئەنچلۆتی باش هەر کارلۆ ئەنچلۆتی نییە سێناسناوی لەگەڵ ریال مەدریدا بردو مەسەلەن دوو نازدا سێ نازدا باشە 2014 ئێر کارلۆ ئەنچلۆتی نییە دەوری بۆ بردن هەر کارلۆ ئەنچلۆتی نییە ئەمەشە ئەو ڕایەنەری خسۆتە ژێر فشارەوە کاتێک شتی گەورەکەی کەواتە بابێنە سەر کلاسیکۆ و کێشەکانی ریال مەدرید لە سەرەتای وەرزشەوە باسمان کرد بە ڕوخسەتی کاگۆران حەزەکەمەها لەسەری یەکسەر بڕۆم کێشەکانی ریال مەدرید ئێمە سەرەتا باسمان کردو دو پێم وابێ هەفتەکەی تریش لێرە باسمان کرد لە چەند شوێنێکی تریش باسمان کردووە ریال مەدرید میرکاتوێکی زۆر غەڵەتی کردووە میرکاتوێکی زۆر سەقەتی کردووە کاکە ئێستا تۆ بەرامبەر بەرشەلۆنە لە دوو یاریانەوە گۆڵە لێکراوە باشە ریال مەدرید کەی ڕۆحێت دەجوڵێ دوو بەرگری کار بێنی تۆ ئەزانی دوو بەرگری کار بە تایبەتی مێندی هی ئەوە نییە بەرگری ریال مەدرید بێ یانی لە دوای کارڤاخاڵ و مەسەلەن لە دوای مێندی و لە دوای مارسیلۆ و لە دوای گارسیاش تا ئەندازێ گارسیاش بڵێ گارسیاش ئەمانەش هەمووی کەواتە لە ریال مەدرید کێشەیەکی پێوترێ کێشەی ئەو کەسەی ڕەجل مناسب في غير رجل غير مناسب في مكان غير مناسب
بۆچی لە بەرەوەی بەڕاستی چوامینی شوێنی خۆی نیە چەند جارم کوڕە ناڕزایی دەربەرەوە کارڕۆ لە یاپی یاری پێکا لە بەرەوەی وەڵام میلیتاوی ئێ باشم چۆنە بێت دەی میلیتاو نابێت تۆ حسابی باشە ناچۆت بۆ فرۆشت ینی ناچۆت بۆ ڕۆژ با بێشاتەوە بۆ حاڵەتانە ئەمە حاڵەتێکە ئەڵێن کەسی با بڵێن خراپ بۆ شوێنی خراپ ئەمە مشکلە ئەمە لە ساسە لاستۆ ڕایەنەرە ئەمە لە ئاستۆی ڕاهێنەرە بێت چارەسەریشی کا بەڕاستی کێشەی لە وەسەتایە دوایین بە تەرتیب کێشەکانی هەمووی بۆ باسەکەم کەواتە ڕیال مەدرید ئەگەر بە شێوازێکی گشتی باسیکەین بەڵێ ئەم بیدایەتی وەرزێکی زۆر خراپی دەست پێ کرد بەچی لە ڕووی ئەدا و جەمالێتی یاری بە کۆمەڵ نەماوە لە ڕیال مەدریدە یاری چۆن لای مەنزومە نەماوە بەرگریز سفر تەواو سفر ینی بەرگریەکانی هیچ نییە مسانەدەی هجومی هیچ نییە ئەکرێتە سەر ئەوەی کە بیدایە دەیان و مینپاپێر ڕێناکەوێت لەگەڵ ڕیال مەدرید ئێستا مینپاپێر گونجاوە لە شێوازی ڕیال مەدرید بەس یاریزانەکانی تر نەگونجاون یاریزانەکانی تر خەریکە بەرەو خراپی ڕۆن ئەوش کۆمەڵی کێشەی ئیسابە بەڕاستی هاتنەوەی جۆنیۆر لە دوای کێشەی ئیسابە هەستەکەی ئاستی زۆر وەکو پێویستە کامەڤینگا دوێنە شەو گۆڵێکی بە ئاسانی یاوە بەدەستەوە و ئەخطای کارلۆ ئەنشلۆتی بە شێوازێکی تەکتیکی لە بەرامبەر فلیکا دوایی باسی زۆر باشە گۆران دااتوی ئەنچلۆتی ڕەبتی ڕاستەوخۆی بە بەم کلاسیکۆ ئەوەی ماوسا کاروان وتیەوە بەراوردکاری کە کردی ڕیال مەدرید تەنها لە کلاسیکۆیە خراپە ژین تۆتەڵ وەریگرین لە یاریە گەورەکان ئەم ساڵ خراپ بوو بەرامبەر میلان خراپ بوو بەرامبەر چەند یاریشی گەورە ئەم ساڵ ڕیال مەدرید مانگی دووش بەرامبەر ئەتلەتیکۆیەوەش باش نەوە بەرامبەر تیمە گەورەکان بەڵام کێشەی هاندرانی ڕیال مەدرید یەکشتە ماوەسەکاروان ڕەنگە باشتر لەمە تێ بگە یعنی وەرزی پێشوو ئەنچلۆتی چامپیۆنز لیگی برد توانی خولی ئیسپانی بەدەست بێنێ ینی ئاستیشی بەرز پێشکەش بکە تیپەکە بەگشتی ئەتی باش بوو یعنی احتیادیە بۆ ئەم وەرزە ڕیال مەدرید نازناو نەبا وەکو تۆپی پێگەسگیری بکەن وەکو تۆ بێ بەڵام بەلای هاندنی ڕیال مەدریدەوە قبوڵ نەکراوە پێشەنگ یعنی بۆ ئێسەسی بەراورد دەکەم بە دۆخی مانستەرسی گواردیۆلا بەردەوام بۆ ڕاهاتون وەرزێ نازناو بەدەست بێنن سی چەند شارێکی گەورەی ئیعلامی ڕۆژنامەنووسی لەسەر گواردیۆلا دروست بوو لەو ماوە شکستەی کە دووچاری هات لەو سیلسیلە شکستە و بەم یاری ئاخری شەوە کە نەیتوانی سەرکەوتن تۆما بکە بۆیە من پێم وایە ڕاستە ئەنچلۆتی لە هەندێک حاڵەتە تاوانبارە بەڵام من پێم وایە کۆتایی دنیا نییە قەیچێکە ئەم بە ئەم ساڵ ڕیال مەدرید نازناو نەبا من لە سەرەتا لە کلاسیکانە دووبارە بوونەوە یاساییە من باسی چیم کرد وتم احتیادیە ڕیال مەدرید بدۆڕێ بەڵام احتیادی نییە تایم یەکەم 4 گۆڵی لێ بکرێت ئەمە کێشەی ئەنچلۆتیە لە یاری گەورەکان ئەنچلۆتی وەزعی خراپ بووە ئەمساڵ ئەویش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک ئەو کار کە کاکاروان باسی هەندێکیانی کرد یعنی لە ئێستاە دوو باڵی بەرگری دیانەکە زۆر خراپن یعنی بەهاتنی ئەلفۆنسۆ دەیڤس کە زۆر نزیکە لەگەڵ ئارنۆڵدا ئەم دوو باڵە زۆر چالاکە بن کێشەی ڕیال مەدرید لە بەرگریە تا ئەندازێک زۆر چارەسەرە بێت ئەگەر بواری باش بە ئاسینسیۆ بە پێشەن تۆ زانی ئاسینسیۆ مناڵی ڕامۆز بیری نەخاتەوە هیچێکە لە بەرگریکارە زۆر باشەکان هیچ لەو بەرگریکارانەی کە بەڕاستی من تێناگەم یعنی ئەنچلۆتی ئاسینسیۆ هێچ بۆ پشت بە چوامینی لە بەسەر لە دڵی بەرگریە بۆچی یعنی من تێناگەم مامۆسا کاروان لە بەرامبەر تۆ وەکو کاکاروان لە هەندێک گەریزانەیە وەڵی شایستەی پۆشتنی درێسی ڕیال مەدرید لە ئێستاە هەڵە زۆر ئەکەن بۆ مێندی بۆ نمونە گارسیا ئەو یاریزانە زۆر نایبەنیە لە باڵی بەرگری لەم لاوە ڤاسکێز یاریز کاکە من ڕخنە لە ڤاسکێز ناکەم ڤاسکێز یاریزانی بەرگری نییە ڤاسکێز کە سەراتەکان هاتە ڕیال مەدرید یاریزانی باڵی هێرشبەری بوو یاریزانە بوو لە پشت هجوومەوە باڵی هێرشبەری یاریە کرد یعنی ڤاسکێز لە ئێستاە لە نەبوونی بەرگریکارێکی باشە لە بەرگری یاریەکە هەر هەڵەتێ بکەم دەڵم خەتای ڤاسکێز نییە چکە ڤاسکێز یاریزانی ئەو هێڵە نییە بۆیە ئەمە هەموو کێشەی ڕیال مەدریدە بەڵام من پێم وانە ڤاسکێزەکە یا لەمەی چوامینیە کێشوێنی خۆیان من پێم وانە هیچ بژاردەیەک لە ئێستا لە ئەنچلۆتی باشتر بێ بێم بڵێ ینی بۆ من ئێستا چ ڕایەنەرێک کە ڕایەنەی ڕیال مەدرید لە ئەنچلۆتی باشتر بێ زیدان ئەکەی وەڵی من پێم وایە زیدان نیو هێندەی ئەنچلۆتی ڕایەنەرێکی گەورە نیە یعنی ئەم قسەیە من پێم وایە ئەگەر پلەبەندی بکەی بۆ ڕایەنەر من پێم وایە ئەنچلۆتی سەرتۆپی تەواوی ڕایەنەرەکانی تۆپی جیهانە بەڵام ئاساییە کاکە گواردیۆلایەکی فەیلسوف بە دوو تەشکیلەوە کاکە ڕیال مەدرید با بزانن یعنی مشکلەی کورسیە دەگیشی هەیە یعنی بەڵام تۆ سی کە گواردیۆلا بە دوو تەشکیلەوە تووشی ئەو قەیرانە بووە تووشی ئەو سیلسیلە شکستە بووە بۆیە ئاساییەتی تووشی ئەم دۆخە بێ زۆر ئاساییە بەڵام لەگەڵەوەشە ئاسایی نییە کە بۆ نمونە دوو یاری لەسەرێک لە کلاسیکۆیە بە ئەنجامێکی گەورە بدۆڕی لە ئیسپانیا 4 گۆڵ لێ تۆمار کرد لە یاری کۆتاییە هەر لە تایمێکا 4 گۆڵ لێ بکرێ بۆیە ئەمە تۆزێ نائاساییە بۆ ئەنچلۆتی بۆیە من پێم وایە ناکرێ هەموو شتەکە لەسەری ئەنچلۆتییا بشکێتەوە ئیسابات بۆی هەیە
من تێناگەم ینی پینتۆسی ڕایەنەری جەسەیتی بەگەش ئێستا وەکو پێویست نازانم ناتوانێت یاریزانەکان ئامادە بکە نازانم هۆکارەکەی چییە ئەمە نامووی هۆکارن بۆیە من تەنها هێرکەکە لەسەری ئەنچلۆتیە ناشکێنمەوە من پێم وایە شوێنەڵیان سوتی داوای یاریزانی کردو و پیرێز و سەرۆکاتی تیپەکە پێشەن پیان باش نەبوو بەسان ئەنجام بن یا بۆیان نەکردووە چونکە ئێستا ڕیال مەدرید کێشەی بەڕاستی ناوەند دیاریگای هەیە لەگەڵ کێشەی بەرگریە بە تایبەتی باڵەکان لە پێشەوە ڕیال مەدرید کێشەیەکی ئەوتۆی نییە ئیمپاپێت کەوتۆتەوە ئاستە گەورەکەی خۆی کاکە لە کلاسیکۆیە تەنها یاریزانە کە من توانیم مدعی لەوەرگرم ئیمپاپێ بوو ئاهاتەوە ناوەند دیاریگا تۆپی هەموو یاریزانەکانی ڕیال لەو یاریە 6 لەژێر 6.1 6.2 لەژێر 6 لە 5 جوانە بە تەنها ئیمپاپێ پوین 8 بەڵێ بێگومان ینی کەواتە ئێستا ڕیال لە هێڵی پێشوای کێشەی نییە ڕیال مەدرید لەگەڵ ئەنچلۆتی کێشەی باڵی بەرگری هەیە هەردوو باڵەکەی پێویستی بە نوێکردنەوە هەیە ئەوکوتم دەیڤز زۆر باشە من ئەگەی وەرزەکانی ڕابردوو وایە نەمەوت ئارنۆڵد بەس ماوەسە کاروان ئەگەر دیقەت یاری لیڤەرپوڵتان نابێ ئەمساڵ لایەنی بەرگری ئارنۆڵد زۆر باشە یعنی ساڵی ڕابردووە نەبوو یاریزانێ بوو مەیلی هێرشبەری و باڵی هێرشبەری هەبوو هێندەی چالاک بوو ئەوەی کە بۆ نمونە گۆڵ دروستکە و ئەسیست بکە هێندە بەرگریکارێکی باش نەوە بەڵام ئەم ساڵ تیپەکە زۆر سەر پلانی ڕایەنە سڵوت بێگومان کاری زۆر لەسەر لایانی بەگری ئارنۆڵ کردو کە ئەم ساڵ زۆر باش وێ من پێم وایە ئەم دووگرێ بەسەر بۆ ڕیال زۆر باشە ئێمە کە باس لە ڕخنەی ڕیال مەدرید دەگرین پێم وتیتم چەند کێشەیەک هەیە ئەمە ڕەنگی یاوەتەوە ڕاستە سیاریش لە ئەبتاڵە دۆڕاوە ئەمەش کۆی بۆ خۆی کاگۆرانیش باسی کرد بە میلان و بە پێم وابێ بە لێلیش وابزان بە لێلیش دۆڕا یەکویچ ئەمانە هەمووی کێشەی بۆ ڕیال مەدرید دروست کردووە تا ڕازێ بەڵام تەواوی کێشەکان لەوە دەستپێکەکە میرکاتوێکی غەڵەتی کرد جامێز ئیزافە بۆ قسەکانی کاک گۆرانیش هەنێ شتیکە ئینکەم توانای جەستە یەکێکە لە کێشەی بەرچاوی یاریزانانی ڕیال مەدرید لە مەرزیان ئەو یاریزانەی کە ئارۆن بە ئیسابا ئەگەڕێنەوە تەواو لێبوونەتەوە زۆری ئەوێت تا ئەگەڕێنەوە ڕیال باجیە بە تایبەتی لە یارە گەورەکانە بەرامبەر بە تیپە گەورەکان و ئەتلێتیکۆ مەدرید و بەرشەلۆنە باجیاوە ئەو یاریانەی کاتێ ڤینیسیۆس ئامادە بێ ڤینیسیۆس ئامادە نییە ڕۆحی و بەدەنیشە ڕیال مەدرید لە کلاسیکۆیە تۆ بۆ بە خراپەی بینی لەبەرەوەی بە جددی کاڵین مدەریب بەڵێ مدەریب کارەسات بوو لەو ئینەیە تۆ بەرامبەر بەرشەلۆنە لە مایۆرکا بە قورسی ڕاستە بردەوە بەڵام لە بەرامبەر بەرشەلۆنەیە هاتووی بەبێ ئامادەبوونی ڕۆحی جەستەیی توانای جەستەیی عقلی تەکتیکی هاتی بەرامبەر هانسی فلیک یاریەکەی کە تەواو مدەریبێکی فکری تەکتیکیە زۆر خەتەرە فلیک سەیری کەوتم 5 یاری دۆڕانوە دوو یاری سێ یاری یەکسان بووە لە خولی ئیسپانیا بەڵام ئەم مدەریبە لە بەرامبەر تیپی ها سەریکە لە بەرامبەر تیپی زۆر قفڵ و داخراو لاوازیش تا ڕادەیەک لاوازیش ئەوانەی کە ڕیال لیانە باتەوە فلیک ناتوانێت لیان بێتەوە 90 لە گۆڵیان بۆ ناکرێت ئەدۆڕێ پێیانە دۆڕێ دوو یاری لەسەرێک لە کاکەمەش کێشەیە فلیکی ژەوی بۆ 400 ناکرێت بەڵام هانس فلیک ئەزانێت چۆن یاریەکە لەگەڵ کارلۆنشلۆتیە چۆن یاریەکە لەگەڵ شێوازی شپرزەی ڕیال مەدریدە ئەوە ڕیال مەدریدە شپرزیە بەرگێ ئەو مدەریبە فکریانە ناگرێت بۆ لەبەرەوەی هەستەکەی شێوازێکی زۆر سەیری دووری هێرشبەرکە لەگەڵ وەسەد لەگەڵ بەرگریە جا خاڵەکانی تر ئەتیمادکردن لەسەر توانای تاکی سەیری کە ڕیال مەدرید توانای تاکیەکان ئەپڕوکێنێ بۆی کە یاریەکی داهاتوو هاتەوە یاریزانە نبینی وەکو یاری پێشوو یاری بکە بنمونە بلینکام لە یارەکەی باوەرکە لە یارەکەی ڤالەنسیا چی کرد دەی لە یارەکەی بەرشەلۆنەیە ئاستێکی زۆر اینی پێشکەش نەکرد بۆ لەبەر پڕووکا بوو مەسەلەن ڕۆدریگۆ لە یاریەکە ئەپڕوکێ ڤالڤێردی لە یاریەکە ئەپڕوکێ بۆیە کەواتە لە دەستدانی لعبی جەماعی و منزومە لە ڕیال مەدریدا تەواو وازەحە لە بەرشەلۆنە هەستەکەی 5 گۆڵی لە ڕیال کردووە کەچی لاک نەبوون تۆم لە حەزم کرد زەختیان لەسەر نیە تەڕدێکراوە باشە تەڕدێکراوە ڕیال مەدرید بە ڕیمۆنتادا نەناسراوە کەچی زیاتر تۆ بە بەرشەلۆنە بوو استەحواز بە بەرشەلۆنە بوو ئەمە عیبە بوو بۆ کارلۆ ئەنشلۆتی ئەمە عیبێ بۆ تۆ معالەجە پێ نییە کاک وەکو کاگۆرانیش لە ئەو ناوی ناوە یینی ڕەوزە بەس بن یەک شتمێ بۆەوەی کاڵم یاریزان ڕەوزە ئەزانین جیاوازێکی کارلۆ ئەنشلۆتی لە دەریشۆ باسمان کرد کارلۆ ئەنشلۆتی و هانسی فلیک چیە ئەو لە سەرتاوە شخصێت و کارەزمایی یا بەم مناڵانە بەس ئەم لە سەرتاوە شخصێتی نییە بە یەک یاریزانی ڕیال مەدرید هەر هەمووی لە ڕیال مەدرید بەدل لە دیفاع بیگرە بۆ وەسەڵ سەری وەسەڵکە بلینگام باوەڕم پێ بکە 4 یاریکان جێگە بلینگام نابێتەوە وەرجێگەی کەرەوە نازانی بیخیتە چۆ کامەڤینگاتێ نازانی بیخیتە شوێنە مۆدریچ لە سەر کورسیە مانە ئێلم مۆدریچ چەند باش یاریەکە لە یاریەکەی مایۆرکا یاریکی باشی کرد
لە یارەکەی پێم وایە بێ بەرشەلۆنە بوو لە یارەکەی بەرشەلۆنەشا وەکو پێی ئاستی دەرنەوە بەرشەلۆنە هەمووی کۆڵەوار بوو مەبەستم لە چییە مەبەستم لەوەیە مەبەستمە کورسیە باسی کورسیە دەکیشی کرد لە کورسیە دێکی ڕیال مەدریدا ئەوەنەی کە احتیاطەکان زۆرە بین با بڵین ناوەندەکان زۆرە ئەوە یاریزانی یەکلاکەرەوەیتیانە جار ریال مەدرید شەراسەی نییە لە وەرگرتنەوەی تۆپ بەجیاوازی لەگەڵ بەرشەلۆنەیە بەرشەلۆنە تۆپ لە چەند سانەیەکە لێ وەرەگرێتەوە باوەڕ ئەەکەی سێلتا ڤیگۆ چەندین پاساتەکە ریال مەدرید نیەتوانی لێ وەرگرێت بەڵام دوێنێ لەگە سێلتا ڤیگۆیە دوێنێ شەو ریال مەدرید تۆزی جیاوازتر دەرکەوت یەکەم لە بەرخاتری و جمهورە کە بەڕاستی تۆ 5 گۆڵ لێکراوە و 5-2 هەچەنە ئەوکو و کاگۆران باسی کرد 4 گۆڵ لە یەک تایمە زۆر قورسە بەڵام بیریشمان نەچێ ریال مەدریدیش سۆپەری پاری بردەوە 4-1 جیاوازی چەند بوو 3 گۆڵ ئێستا جیاوازی چەنە 3 گۆڵ ڕاستە لە 5-2 5 بەڵام 5-2 ئەگەر تۆ باسی جیاوازی گۆڵکەی ئێمە کێشە نییە ئەوە ریال مەدریدە بەردەوام زەجێی لەسەر دروستەکرێ ئەوە ریال مەدریدە دۆڕا چونکە بۆ شێوە نەبیراوە ناش ببینرێت ئەوەیە ماوەساڵە کە باسی ئەوە ئەەکەم بەڵێم هاندرانی ڕیال نەک هەر لە کوردستان کە سەرۆکی دەستی هاندرانی ڕیال لە کوردستان کۆمیتی نووسیۆڵێ هاندرانی ڕیال بینەرتان سوپاسیانەکەین کە داوەتی ئەوان بووم من لەو کۆنگری پێرەزا ینی هەم هاندرانی کورد پێشەنگ هەم هاندرانی ئیسپانیا و هاندرانی ڕیال لە سەرتاسەری جیان یعنی سەرۆکایەتی بەکەوای فێرکردون کە فێری نازناون هەموو وەرزێک بۆیە بەلایەنەوە تەبیعینیەتی بەکەیان لە دوو کلاسیکۆی لەسەرێکا شکست بێنێ لە کاتێک لە کاتێکا من پێم وایە بۆ وەرزێکی دوور و درێژ کە ڕکابەری لەسەر چەندین نازناوە کار ریال مەدرید احتیادی قەیچەکە کاکە فینگەر قسەیەکی هەیە ئارسن فینگەر ڕایەنەرە کۆنەکەی ماڵێ بەشتۆ نایاری باشە کاتەکە بەڵام دواتر ریال مەدرید لە کۆتایی وەرزەکەیان نازناوە بە دواتر ئەمە بۆ ئەم پێناسەیە بۆ ریال مەدرید دروستە ئەبێ ئێمە چاوەڕێی بەرهەمی کۆتایی بکەین بزانین چێ دەبێتە خاوەنی نازناو ریال مەدرید وەرزی ڕابردوو شێوت نازناوی چامپیۆنز لیگە بە یعنی ئەیانوت بۆ هەموو یاریزانە بەتەمەنەوە کاروان یعنی کەس بۆ لەو قەنەعەتیان نەبوو بەڵام هەر ریال مەدرید دەبۆنە هەموو خەیاڵەکانە کاتە قەنەعەتیشی باوەڕ پێکرا و لای هاندران بۆیە من پێم وایە ئاساییە یعنی ریال مەدرید تووشی لەم جۆرە شکستانە بێ وەکوتم بەس ئاسایی نیە بۆ ئەنجام بدۆڕی ئاساییە تووشی شکست بێ ئاسایی بوونەکەی لەوە سەرچاوەگرەما و ساکاروان کامە کلاسیکۆیە ڕاستە کلاسیکۆ ئەتوانین بڵین شتێکی مێژوویە تەنها لە تۆپی پیا کۆ نەبووتەوە بۆی زۆر جار بینیومانە ئەنی ڕایەنەرەکانی پێشوو لە هەردوویانە ئەنجامی کلاسیکۆیان لەسەر مەحسوب بووە بۆی کە دوور بخێنەوە ڕاستە دەرفەتیان پێ نەدێتەوە ینی من بڕوام وایە گەل لە دوو کلاسیکۆی داهاتووە ئەنچلۆتی شکست بێنێ بەم شکڵی کە لە دوو کلاسیکۆی پێشوا بینیمان ینی هیچ وەکو تۆ ئەڵێ هیچ دنیا دوور خرێتەوە گەر ئەفتاڵیش بێت ئەمە ببێ بە عقدەیەک ینی بکوکەینی مۆرینۆی لێبێ ها بەرشەلۆنە بێ بە عقدە بۆ ریال مەدرید زۆر خەتەرە ئەبێ ینی فریاد ڕەسێ بێت من ئەڵێم ئەگەر پێرێز ئەمەی بەسەرا تێپەڕی خوا کاکەڕۆ من یەک قساکەم لێرەوە بێتە ماڵ لەسەرم من پێم وایە ریال مەدرید لە خۆناغی دۆمی لا لیگا و حەقە لە بەشتۆ ناکاتەوە ینی من زۆر دڵنیام لەوەی ڕیال مەدرید سێ کلاسیکۆ بە بەشتۆ لە ڕاستە لە یاری ئەڵێن ساکە قسێ بکەم ئەڵێ ریال لەوێ یاری جوانترەکە لە یاریگای خۆیەتی بەرشەلۆنە من ئەو زانی چی کاکاروان یعنی دەبێتە عیبەیەکی زۆر هەر بۆ شەئنی ئەنچلۆتی ئەبێتە ئەمناڵم ئەبێت دوای ئەوەگە بۆ لە کلاسیکۆی سێمان لەسەرێک بدۆڕێ هەبێ خۆی وازبێنێ پێشنگ بەس من پێم وانە ریال مەدرید سێ کلاسیکۆ لەسەر یەک بە بەشتۆ زۆر باشە تەوەرمان بۆ بگۆڕن هاوڕێیان ئەچینە سەر تەوەری دۆم گۆران لەوە دەست پێەکەم ئەوەی کە وروژانت بە کۆمەڵێ مناڵی ڕەوزەوە من مەبەستمە بڵێم سەردەمێکی زێڕین دروست بوو لە نێو بەرشەلۆنەیە بە ئەو یاریزانانەی لە لەماسیاوە سەرکەوتمون لە نمونی بۆسکێس و ئێنستا و چاوی و میسی و ئێستاش دەبینین کۆمەڵ یاریزان لە هەمان قوتابخانەوە سەرخراون بۆ تیپی یەکەم و هانسی فلیگە دەتوانین بڵێن ئێستا کۆی کردوونەتەوە لەم مەنزومەیە کە دەبینین یاریکی ئازبەرز پێشکەشەکەن فلیک دەتوانێت ئەم جیلەی کە ئێستا لە بەردەستە بیکاتەوە جیلە زێڕینەکەی کە بەرشەلۆنە پێی ناسرا بوو لە ڕابردووە دەتوانین بڵێن یامال نەک ببێ بە میسی بەڵام یامالیش دەبێتە ناوێک کە سبینێ وەکو میسیا ڕۆناڵدۆ ناوی بهێنێت وەڵا بە یەکشت دەست پێەکەم لەگەڵ دوونێکە کاگەڕۆن لە یاریەک بووین باسی ئەومان کرد ئەو ئامارانەی ئێستا یامال بەم تەمەنەوە ینی ئەو ئاستی ئێستا یاری باش یامال بەم تەمەنەوە پێشکەشیەکە
لەم تەمەنای مێسی ئەوی پێشکەش نەکردووە بەو ئاستە بەرزەی لامین یامال کێسە دەرەکەوێت دەرنەکەوتو بۆیە بەڕاستی خۆشببختی بۆ هاندرانی بەشلۆنەوە بۆ پێکاتی بەشلۆنە کاریزانێکی و لامین یاماڵی هەیە. پێشەن من پێم وایە بەشلۆنە پێویستی بە کاتی زیاترە. من پێم وایە فلیک گونجاوترین ڕایەنەرە بۆ ئەوی سەرۆکایەتی ئەم تیپە مناڵی لاماسیایی بەشلۆنە بکە. بەڵام دەبێت زۆر هاسایی بەلای هەندەری بەشەوە کە ئەم ساڵ فلێکی بەدەست نێنێ. ئەم ساڵی خۆ ئامادەکردی و ساڵی دروستبوونەوەی تیپێکی جوان و مناڵی بۆکو بەشلۆنەیە لە قوتابخانەی لاماسیەوە. بیرت نەچێ ئەم دەستکەوتی تەنها هانزی فلێک نییە، دەستکەوتی چاوی هەرناندزە کە توانی کۆمەڵێک یاریزان لە قوتابخانەکەەوە سەرخا بۆ تیپی یەکەم یعنی مامۆستا یعنی لە نمونەی بۆ نە کوبارسی و لە نمونەی چەندین یاریزانی متمانە بوو گاوی و پێدری ئەوانە. بۆیە بەڕاستی ئەبێ جوهدی چاوی هێنانز بن لەمایە لە بەرچاو بێ. ئەجا ئێستا دینە سەر فلێک کە فلێک توانێتی ئیدامەیەکی باش بە توانەکانیاندا کە کاکاروان باسی متمانەی کرد، متمانەیەکی گەورەیان پێوە بەخشی. ئەم متمانەیە زۆر پێشەن ئێستا بەڕاستی ئیندریک متمانی لە ئەنچلۆتی نییە. ئێستا ئارداگولەر دوێنێ ئاستێکی بەرزی پێشکراتنی یاریگاوە متمانی ئەنچلۆتی بەدەست نێناوە، یعنی کە ڕەخنەشی لێگرن ڕۆژنامەنووسان بەڕاستی ئەنچلۆتی پێی ناخۆشە. بۆیە من باسی ئەوەکە متمانەدان بە یاریزانی لاو، متمانەدان بەو یاریزانی کە ئێستا سەیری کاکە هەر یاریزانێکی بەشتۆنە بگرێت لە هەر مرکزێک ئەم یاریزانی لاماسیا ئاستێکی زۆر نایە پێشکەشەکان. یعنی لە کلاسیکۆیە لە کلاسیکۆی گەورە و گرانە خۆ بەشێکیان ئەزمموی کلاسیکۆیان نییە، کلاسیکۆی زۆر گەورە عنی یاری کۆتایی ببینێت چه ئاستی پێشکەشەکەم بەرامبەر ڕیال مەدرید. بۆیە من پێم وایە بەشلۆنەکەی فلێک پێویستی بە کاتی زیاترە، دەبێ هاندران قبوڵی بکەن ئەکە ئەم بەشلۆنەی ئەم وەرزە نازنەوە نەبا، چونکە بەڕاستی ئەم یاریزانە یەشتا ئەزمموی پاڵەوانێتی زۆر گەورەیان نییە. بۆ نمونە توانای ئەویان نییە، بۆ نمونە ئەم یاریزانن لەوەت خولک لە چامپیۆنزی ئەنجامی زۆر گەورە لە بەیاری گەورە بەگلای بکەنەوە. بۆیە دەبێ ئەم یاریزانە زیاتر لە شێواز و لە تەعاملی هانزی فلیک ڕابێن لەگەڵیا. بۆیە ئەم وەرزە من پێم وایە وەرزی دروستبوونەوەی بەشلۆنێکی لاوە کە دەکرێت وەرزی داهاتوو بکەینە پێوەەر بۆ ئەنجامەکانی فلیک لەگەڵ ئەم بینەیە لەگەڵ ئەوشان پێم وایە بەشلۆنە پێویستی بە گواستنەوە هێرشبەر هەیە لە وەرزی داهاتوو، چونکە بەڕاستی ئیتر وردە لە لیڤاندۆفسکی خەریکە لێ بێتەوە. ماوەسا دێڕەکانی سەرەتای فلیک لەگەڵ بەرشەلۆنەیە دێڕی ئەرێنین، یعنی ئەگەر ئەوەی تۆ باست کرد کلاسیکۆی لێ دەرکەین یان بە کلاسیکۆ دێڕەکانی داهاتووی فلیک ئێمە ئەڵێن وکا گۆران زۆر جوان باسی ئەو پێکاتەکەی کردو کە شتێک دروست بووە پرۆژێک هەیە. خۆی مشکلەوەیە بەرشەلۆنە زۆر بە تەحمولە، جمهوری ریاڵم تەحمولەی نییە. بەرشەلۆنە 8 ساڵ ئەڵێ بەوەساگە ڕاتوە بەوەساگە ڕاتوە بەجددی ئەمە هەواکەتە چاوەڕێکە کاکە ئەمە بەرشەلۆنەیە شەڕی محکەمەی ئیداریەکە، شەڕی پاراکە، شەڕی ناونووسینەکە، ئۆلمەی بۆ ناونووس ناکرێت، نازانم ناتوان یاریزان بێنێ، شەڕی دایان کێشەی هەیە، باشترین یاریزانەکانی دنیای ڕۆشتووە، میسیە، چاڤیە، نیستایە، چێە، هەچی ئەمانەیە تۆی بینی و ئەم ئەمستێرە گەورانەی هەمی ڕۆشتن بەرشەلۆنیان بەجێش، بەرشەلۆنە کەوتە سەر قەرزێکی زۆر، بەرشەلۆنە جەنگی پارە و دنیای ڕاستمالێتی دنیاکە، بەس هەندەرەکانی تا ڕادەیەک یاها وڵای ناقیشیان نیەکە بۆ بردنەوە لە ریاڵ مەدرید واکەن، ینی باهین بینە هاڵێ باسی بەرشەلۆنە لە چەنەوە بەرشەلۆنا بتاڵی نەبردو واستەوە بێنە لە چەند ناسنایی بردو ئەسڵەن. کاکە من یەکشت بە تۆ بڵێم واقعیانە قسە بکەین و ئەم خۆشم قسەی واقعی شتی ڕقەمی شەڵین شتێکیش ناڵێ بکە لە سەری ش بکە سەریکە. ئەگەر بەرشەلۆنە تاریخ بکەی بە تاریخ ئەبێ بیکەی بە دوو بەشەوە، تاریخێکیان بە تەنیا تاریخێکیان لەگەڵ میسی. کاکە تۆ ئەوە ڕۆشتۆ تاریخی ڕۆشتۆ بۆچی گەڵی لەگەڵ میسی؟ بەرشەلۆنە بەبێ میسی یەک ناسناوی چامپیۆنز لیگ 16 ناسناوی خول لەگەڵ میسی 26 ناسناوی خول کە بەس بە تەنیا لەگەڵ میسیە دەناسناوی هێناوە. تۆ باوەڕەکەی لە 60 هەتاوەکو 90 هاتنی ها یۆهان کرۆیف بەرشەلۆنە 3 نازناوی خولی بردووە، هیچ ئەبطالێکی نەبووە. کاکە ینی وایە پێونەتێ ینی کو تاریخەکە شەڕی تاریخەکەی لەگەڵ ریاڵ مەدریددا شەڕی تاریخی بۆ ناکرێت، بەڵام ئەگەر میسی بێنیتەوە ناو بەرشەلۆنە با لە شەڕی تاریخی ریاڵ مەدریدشی پێکرێت. باشەوە قسەیە هەندەران یاش کردەوە هەر پێتەڵێ مەڵێم ئەگەر باسی دوو تاریخەکەین، تاریخێک لەگەڵ میسی تاریخ بێ مێسی تاریخێکی تریش دروست دەبێ میسی ڕۆشتووە
بەرشەلۆنا ئەدی کەواتە هەمان تاریخی ئاستی لە خولیانە پاڵەوانەکان ئاستی لە ناو خولیانە پاڵەوانەکان دوای لیسەرڕێکی کە 2000 پێم وابێ 14 بۆ 15 نازناوی چمپیۆنز لیگی مەشروعی تیپ ڕاوەسە ئەنجام باسی ئەو باشە ئێستا مەشروعی تیپەکە بۆڵێم ئەمە ئێمە بۆچی ڕۆیشتنی یاریزان من بۆ ئەمە تیپ نابێت باشە من لێسا بەڵام ڕۆناڵدۆ ڕۆی بەڵام ئەفتاڵی بەڵام جیاوازەکە زانی بەڵام بەشتۆنە دەبوو سەردەمی مەسی تێپەڕێنێ ئێستا خەریکە سەردەمی مەسی ئەمەیە منەمێ لێرە ئەو بۆ ئەو بێت کاڵین باسی تاری ئەم تاریخش کاڵین کە لۆنێل میسی ڕۆشت دوای ئەوە بەسەرم ڤالڤێردی کۆمان نازانم کێکی سیتین ئەوە ئەمە مدەریبانە هاو لە ئاخیرا چاوی ڕاستە خولێکی برد وها کە زانی ئەم مدەریبانە نەیانتوانی بەڕاستی بەرشەلۆنە بگەڕنەوە چووکو مەدرسە کە ناویان ناوە مەدرسەی لاماسیا و گوڕەشامی لەو تیکی تاکە و کە بە قەنەعاتی من فلیک زۆر دوورە لە بەکارهێنانی تیکی تاکە ئێستا باسی تەکتیکی هێنێ بۆکەم بەڕاستی یاری جەماعی بە شێوازی تەکتیکی هانس فلیک چەندین شێوازە گۆڕێ تۆ سێری یاریەکان کە یاریەک لەگەڵ ڕیال مەدرید باوساید یاریەکە ئەم یاریە ئەوسلوبی بەکارنێنە ئێستا پێش دەڵێم ڕیال مەدرید چۆن ئینی کردووە کەواتە ئەکرێ بڵێن هانس فلیک ئەمەی کە جەنابێ ئەو پرسیارەکە کرد لەگەڵ ئەم کۆمەڵەیە بەڵێ پێگەشتووە بەڵێ پرۆژەیەکی پێ بەڵێ ئەم ساڵ ئەم تەشکیلەیە ئەم پێکاتەیە بە منەڵێ پێکاتەیەکی هەمویان کاریسمین ئەو شتانەی کە کردوێتی بەس تەکتیک نییە بۆ معلوماتان بەس تەکتیک نییە ئەزانی چیە ڕۆحێتە بەرزکردنەوەی ڕۆحێتە ئەمە یەک بەرزکردنەوەی کوالیتی یاریزانە بەرزکردنەوەی ئاست و ئەدای یاریزانە لە ناو یاریگایە باشە کەواتە بەس بەتەبەتیمەوەسەکردەوەی لایەن جستەی ئەو ڕۆحیەتە وای کردو بە شوێنە زۆر ئەستی کە هەر یاریزانێک دێتە ناوەوە بۆی توانەکانی خۆی بسەلمێنێ سەیریکە لە بەرشەلۆنەیە سەردەمی لەو ڤالڤێردیۆمانە پس میسی بوو میسی خەڵاتەکانی هێبر بۆ خۆیان ئەمە ئەوروپیەکانی هێبر بۆ خۆی چار لە دوای ئەوەی کە ئەپاڵیان گرت و لە ئاخیرا ڕۆی بەڵام سەردەمی تاک یاریزانی نەما لە بەرشەلۆنە بۆیە تۆ بەرشەلۆنە بە چێ بینی بەرشەلۆنە بە چێ بینی بە جارانەی بینی بۆ جاران بە تەنیا میسی نەبوو ڕاستە میسی زۆر کاریگەر بوو میسی هەدافی تاریخی بۆ معلوماتێ من وتم 50 کەش لەم بەرنامەی زیاکەم 100 دانە ساڵی کە یاریزانە دروست نابێتەوە بڵێ من لۆنێل میسی تێپەڕانەوە یاخۆ دەتوانم بکۆم ئەڵێن لامیل یاماڵ من ئەڵێم بۆنی میسی لێ ناڵم لە میسیە چێ بۆنی میسی لێ ئەبێ چاوەڕێ بکەین ئەو کوڕەش پێ بگا بەڕاستی ئەوش ستایلیش یاریکردنی ئەو بەراوردکردنە بەڕاستی بۆ خود یاریزان زۆر خراپە لێ ئەچکە بەڕاستی دەکەوێتە ژێر فشارێکی زۆرەوە پێشنگ من پێم وایە لامین یاماڵ دەبێ خۆی بێ نەبێ بڵین مێسیە دەبێ خۆی بێ خۆی بتوانێت بۆ نە تاریخی مێسیش لە هەندرانی بەشتۆنە بیر بەرێتەوە ئەگە بۆن بتو بەراورد نابێ بەراوردی مێسی چکە بەڕاستی تا ئێستا لە مێژووی بەشتۆنە پێم وانە یاریزانێکی هاوشێوەی هەچەنە بۆ هەندرانی بەشتۆنەوەیە بەڵام من پێم وایە ڕۆناڵدینۆیشەوە لەو یاریزانەی کە من بیرم ناچێتەوە لە بەشتۆنە من شەیدا یاریکردنی و یاریزانە بووم پاشان ئەنجام مێسی بەڵام لامینیاڵ تامێکی جیاوازی هەیە دەبێت بەو تامە جیاوازەی خۆی ببینین نایە بەراوردیکەین بە مێسی بەڵام کاک پێشنگ یعنی وەکو وتم بەشلۆن لەگەڵ هانزی فلیکە ئەگە دیقەتیش پێ بەشێکی زۆر لە یاریگەورەکانی بردوێتەوە یعنی سەیکە لە بایر میونخی بردەوە قەت ئێمە تەسەوورمان نەهەمووی هەمووی باسی هەشت و دووکەیە کردەوە ئەبینین دوو کلاسیکۆی لە ڕیال مەدرید دەباتەوە لە چامپیۆنز لیگ پێم وایە 15 خاڵی هەیە تیپێکە سەرکەوتووە بە قۆناغی داهات و بۆیە یعنی ئەمانە هەمووی خاڵی بەهێزن بۆ ئەم وەرزەی هانزی فلیک لەگەڵ ئەوەش ئەفوم ئەوە ئینکەم کەوتم بە تەنیا یەک یاریزانی لە بەرشەلۆنە کۆتایی پێات ێستا منزومەی شەکە سەریکە ڕافینیا سەری لیڤاندۆفسکی سەری پیدرێک سەری جافیکە کاکەمانە هەمووی گۆڵکەرن مراوغن دیفاع ینی شەراسە لە وەرگرتنەوەی تۆپە استەحوازی تۆپ کەمترین تۆپ لە دەستانیان هەیە ئەمانە هەمووی بێ باسی من حەقم نییە ئەو لەگەڵ لاسمان ماسا گۆڵی بۆ ناکرێ مەسەرنەوە خولک نازام لەگەڵ کوێ یاری بۆ ناکرێ ئەوە واز لەبێنە فلیک لەگەڵ تیپی کراوە و دیفاعی کێشەی هەبێ وێران تەکە گۆران تەحەدایشی کرد بیکەم بە پرسیاری کۆتایی لە یەک خولەکەم ماوە بەڕاستە بەتەمای یەک دنیا شتمەوە ئەوەی کە قەینا دوو تۆڵا کاتەوە لە دووەم یاری لالیگایە با بڵێن کە ڕوبەڕووە بڕنەوە من ئەگەر نزیکی کەمەوە بڵێم ئەم دویانەیە لە جامی شابەرێککەونەوە هەمان سیناروی دوو کلاسیکۆی ڕابردوو دووبارە بێتوانە ئەنچلۆتیەوەی کە گۆران باسیەکە سەرکردەی ڕاهێنەرانە دەتوانێت
بە شکستی لە دوو یاریە یاری سێم مابێن ئەبێ کارلۆنچلۆتی ئەگەر نەیهێنایەوە شایانی دوورخستنەوەیە شەکەم شایانی دوورخستنەوە سەیری با من شتێکی تری پێوەڵم میلاقیمان نەبێت دوورخستنەوە دوور نەخستنەوە باش چکە پێم وابێ هەلەواچە لە نیاتی مۆسیما بڕۆ ئەمە ینی بەڵام با من یەکشت بڵێم ئەگەر هات و ریال مەدرید چامپیۆنز لیگی برد زائیدەن خولی ئیسپانیشی برد بەڵام ئەگەر یاری هەردوو یاری ئەگەر بڵێن لە شاش و لە خولی شاگەر بەر بەرشەلۆنە کلاسیکۆی دۆڕان باوەڕم پێ بکە جمهوری هاندەرانی ریال مەدرید بە هیچ شێوە دڵتان بەو نازناوە خۆش نەبێت وڵای کاکەرە من ئەزانی چی من پێچوانەیە بینم ئەزانی بۆ حەزی لە کاسە ئەبە منە بۆ نەموتووە منافەسە دروستکەین بۆ وتووە باس لە مدەڕی بکاتەوە باس لەوەکەی ئەڵەی ئەتوانە کارلۆنچلۆتی منیش ئەڵێم ئەبێ بتوانێت ناڵێم ئەتوانێت بەڵام ئەبێ بتوانێت من ئەڵێم نقطەی کۆتایی باشە ئەی ئەگەر باشە ئەمە ئەگەر ئەم وەرزە بۆ نمونە باسی ئەم وەرزە ناکەم یعنی وەرزی داهاتوش احتیادیە بە شلۆنەی فلیک هەموو یاریە کلاسیۆکان لە ڕیال مەدرید بەرێتەوە بەڵام نازناو نەبا بۆ فلیک ناڵی پێویستە دوورخرێتەوە با وەرزی داهاتوو بۆ نمونە وەرزی باسی ئەم دوو هەفتە سێ هەفتە مانگی یانزەوە تاکۆکەوتم حەویاری کردووە ئەسڵانی جمهوری بەرشەلۆنە و جمهوری سەحافە بە دابەزینە سەر فلیک ئەوکەی ئاستا ئەسڵان ڕستمی هینیان دانایەوە ڕسمی چاویان دانایەوە چیە دوا قسەی خۆم ئەوە زانی چیە پێشنگ هاندرانی بەشلۆنە چکە ماوەیەکی زۆرە بێنازناوی گەورن بۆ نمونە هەر برنەوە لە ریال مەدرید بە ئینجازێکی زۆر گەورە ئازانن و ئەمە لە بینی بۆ هاندەری ڕیاڵیش هەڕاستە یعنی برنەوەی کلاسیکۆ ئینجازێکی گەورەیە بۆ هاندرانی ریال مەدرید دڵخۆشێکی زۆر گەورەیە ینی باشتێکی زۆر گەورەیە بینن بەڵام من بەڕێی من دوجار کۆتایی خاڵەکە گرینگە تۆ نازناوت بردوتەوە ریال مەدرید ڕاستە ینی بۆ نمونە وەرزی ڕابردوو ریال مەدرید هەردوو نازناوی خولی ئیسپانی و چامپیۆنز لیگی بر خۆ بە درێژایی وەرزەکە ریال وەزعی زۆر باش نەبوو ئاستا زۆر باش نەبوو بەڵام وەرزی کارتەوە تۆڵی پێنج نازناوی برد بەڵام دنیای نازناوی برد ئەمە ئەنچلۆتی هێشتۆتەوە پێشنگ من پێم وایە ئەوەی ئەنچلۆتی و چکە پیرێز هیوایەتی نازناوە ئەوەی کە ئەنچلۆتی لە پۆستی ڕایەنە پێرێز هیوایەتی نازناوە بەڵام لاپۆرتا هیوایەتی بردنەوەی لە ڕیال ئەوەی کە ئەنستۆتی ئەڵێتەوە لە کۆتایی وەرز برنی نازناوێکی خولی ئیسپانیا منەڵێ حقیقەتەش بڵێ نەگەر بێت و هانس فلیک ئاگاداری ئەم تشکیلێ بێ ئیدامی بکە و سەر لە خۆی تێکنایەوە ئیسابات کێشەی تر بۆ دروست دەکا و زۆر بەواعی بوون و بە ئاگاییەوە بەم شێوازە بەردەوام بێنی تەمەن با پێ بڵێم شتێکی هەچەند کاتەکەش تۆ زیینە چوونە لووتکە زۆر بووی من بەڵام پاراستنی لووتکە لە لووتکەمانەوەیە لەوە گرنگترە کاکە ریال مەدرید بە تاریخ لە لووتکایە لە ڕووی برنەوەی نازناوە بەڵام بەرشەلۆنە ئێستا لە لووتکای بیپارێزە ماوەسەکەوە ساوی سپاس بۆ من بۆیە زۆر باسی نازناوەکەم چکە زۆر بێ نازناویم خەڵک زۆرم پێڵناڵن کاکە ئەو تیپەی تو یارێکی زۆر جوان پێشکەشەکە کاکە وڵی بە هەمووی بەس دوایویستم شتێک و مەشغوڵ بوون وتی لە یارەکەیە باسمان کرد دوێنێ باسی زۆر شتمان کرد تاوان یاری زۆر باشەکە یاریم بینیوە یاری زۆر باشە بەسپیر بۆ بەس ئەسێستی جوانیشی بۆ کرد بوو منیش بۆمە کرد گۆران محەممەد سپاس بۆ تۆ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەر بوون بەخواتان نەسپێت